السلام عليكم. السلام. أحوالك شلون دادا؟ باشي؟ صحة الباشا؟ ممنون زور سپاس. بو بركاتي بربانك شهاتوي. نه بخیر. وكو دزگاهی خیرخوازی بارزانی. یا ربی بخیر بین. سر هر امروز دبانه توزک ماندو تام کی. سرچام من با مردم کردی. داوی زم بکلا خوشکان. اما برو پیام بله مدی. فرم برو. سرچام فرمون. إذن فرمون. شلون دادا؟ باشن صحتها. لقباستان باشا. هر دو تام. زور بخیر. سلامت میاخو. بيوارد چی معنی اگر به میوانی و بیست؟ خدا قسمت. هذا أكيد أكيد. هرتي خدا قسمت كاوي. ما شاء الله نسكا. بركتي خوايا. أي زور باشا. زۆری نەماوە بۆ بەربانگ جا ئەمە بەیەکەوە وەکو یەک خانەوادا وەکو دەستگای خێخوازی بارزانی حەزەکەین بە یەکەوە میوانێ نانێک بخۆین بەیەکەوە بەربام بکەینەوە زۆر بەخێر بن ئێوە منتان قبول بێ وەکو هەموو کارمەندانی دەستگای خێخوازی بارزانی ئەمە برای ئەوەی زۆر بەخێر ئەمڕۆ 3-0 بەربانگ دەکەین ئینشاءالله زۆر مەمنون زۆر سپاس زۆر سەلامەت بەخوا خێرادار بن هر آوام ئینشاءالله یا رب خدا هر چی دست برش کرده بو خرابونی خدا مالان خراب انشالله هر آوام انشالله جای جو عالم آوره و دست به در کلان خلقینه انشاءالله قدام آورنا بينا انشالله خدا سر و مال همه کلان زیده انشاءالله انشالله ملا مستقبل اما بيكو امرو هاتوين بيكو نانيك بخوي انشالله خير بن وقت برایشی کسی که قبول ممکن اولاد النبي عزيزي سلامت بن خدا انشالله وارد بهدو نجبو بدري انشاءالله بەرنامەی نوژین و دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ لە شاری سۆرانە دەمانەوێت نانێکی گەرم بۆ ماڵێکی سارد بەڵام پڕ میهرەبانی ببینەوە وەکو یەک خانەوادە بەربانگ لەگەڵ 4 گەورە کچ و دایکێکدا بکەینەوە سفرەیەکی ئومێد و هیوا پێکەوە ڕابخەین خانەوادەیەک کە بە دیار سەختی ژیانەوە ڕۆژەکانی تەبەنیان دەژمێرن و خۆیان بوونەتە سەروەر و سەرداری ژیانی خۆیان و ئیدی نەهامەتی و کۆڵەمەرجی ژیان لاوازی کردوون ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی دەمانەوێت ئەمە دوایین خوانی بێکەسی و تەنیاییان بێت لە لانەیەکی سارد و سڕدا ئەوان بێئاگان لەوەی دەمانەوێت کلیلی ژیانێکی شایستەتریان پێ بدەین
خی گەورەی ئینشەڵا نوێژ و تەعاتی هەموو لایەکی قبول کردووە. إن شاء الله آمين. ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی زۆر دڵخۆشین کامڕۆ لەگەڵ خانەوادەیەکی بەڕێزی وەکوەیە بەربانگمان کردوتەوە. سپاس. هر كوتيش. ئەمە دەزانین لە زەحمەتێکی زۆری ژیانە دەژین بۆی کە لەسەر ناخواردن باسمان نەکرد پێم خۆشە درێژە بە گفتوگۆکە بکەین بەشێک لە ناماتەکانی ژیانتان بۆ ئێمە بژێڕنەوە تاکو ئێمەش بتوانین چارەسەرێکی دروست بۆ گرفتەکان بکەین. والله كي دست بكم هر جانا هر رجال دايكا خبوينه هر زحمتي دا بوينه هیچ بران نبووە بەس بابم هەبوو بابشم هەب زحیلینی هەر نەخۆش ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە خۆمان بە برای ئێوە دەزانین بەڕاستی هەر هەمومان تەواوی کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەستخۆشی لەم گوتێن دەستخۆشی زۆر بەتەبی بەمی ناوێ ئەمە شانازی دەکەین کە خزمەتکاریەوە بی ساڵ هەفتا و پێنجێ دیگە هەموو کوردەی ئاوارە دیگەمە لە مستەفای چۆن بۆ ئیرانە ئاوارە بوون چۆینە ئیرانێ لوێژ بابم هەر نەخۆش بوو بابم پێی نەتگیرایشکێتن من و خوشکا خۆ بە خودای لە 9 ساڵی ئەو خوشکێ 9 ساڵی بووینە ئەمەی بخۆیش کردێ خەباتێک نەکردە هەر کرێتیش بووینە لە ئیرانش لێرەش هەر کرێکی لێرەش هەر کرێچینە هاتینەوەش هەر کرێچینە بەخوای کە مێزال بێ بابوو بێ براو یعنی پێی نەکرایە باوی خانیەکیش بکەین پارێ هیچ یعنی باوی خانیەکی مە پێدەر پێ خڕ نەبووتنە کاتێک کە بەربانگمان کردەوە بەیەکەوە باسی وەتان کەوتان ئێمە ئاواری ڕۆژەڵات بووینە ساڵی چەند لاوەزم پێم وایە لە 75ەوە بەێ 75 ئاوارە ئێرانی بوو لەوێژ هەر لە کرێدا بوون بەێ هەریوەڵڵ هەر هەندی هەر ڕۆژە چۆینەوەی هەر کرێ بووینە ساڵی چەند هاتنەوە ئێرە 2012 بابم نەخۆش بوو بەهۆی بابم نمن دەتوانی بابم لە خەستەخانەی بوو هەر داخیل بوو هەر داخیل بوو دکتۆر دەیگوداوی دەستی لێ بدەن دەبی لێرە بیتن دوێر بیتن ئینشەڵا سەرەتانی خوێنی لێ بوو دەبێ هەر لەبەرەوەی تاخیر بڕێک تاخیر هاتنە لە بابا کاتنە ئێرە دیسان لێرە ژەر لە کرێدان لە 2012ەوە هەر ڕۆژی هاتی نەوێرە هەر کرێ بووینە هەر کرێ هاتی نەوێرەش هیچ خانی نەبوو هیچ خیوەتێکش نەبوو بچی نەبنی هاتی ئەشیامە لەبە بارانێ بوو لەو کاتەشەوە هەر لە کرێنە من دیقەتی شتێکم داوە ئێستاش ماڵتان بەشێک پێچراوەتەوە خانی خۆکاریەمانە چیەکە لە پشتەوە لەبە بارەباری دەبێ هەر بار بکەین دەبێ هەر ناوی بکەینەوە پێویست یعنی پەتامانی نەسبەینی صاحب خانی نەهێت ببێتن وڵی خانێکی بەتاڵکە یان فرۆشتیتی یان بەخۆی دێتن یان تێک بدات واتانزانانی مەژ هاتوین خانەکە بخۆین وڵی ژیان ئەمە یعنی زۆر 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 بارێکی قورسە لسه شانه ما يعني شوي حتى صبيانه ما بس او فكري داينا خواه بيجينا بيرينا او نخوشه او بتمنى الدستي ما بخوش نخوشين بخوش نخوشي دلم هيا هنظن بسبكمنا يك صوبي بكم داكم او بيرا داك هر دلر زيد صار ماما كتم صار ماما بسبكم بيم ناكرد بالصوبه يا سي صوبي بكم ايرا غيرم كان ايرا هريس نيه ايرانش 2 ساعه 3 ساعات ابو داك خب مجوري نكو صوباني زۆری ساڵە ئەو غورفە هەر تارتەڕە پێم وا بێ دادەزبیدەش با بڵێ ئێرە چۆکە تەواو ڕیباتەکە پساوە کاتمە خوارێ ڕباتەکەی پساوە دختۆرش گوتی دەبێ ئەمەلیاتکەی ئەی بۆ ئەمەلیاتە نەکردو ئەزی داهاتیم نییە هیچ ناتوانم ئەوە خەرجی چۆکەی زۆرە خەرجی نەمپرسی هەر گوتی ئەمەلیات و لێ گەڕام چونکە زانیم ناتوانم ئەمەلیاتی بکەم پارەم نەبوو ئەی چۆن بۆ ئازارەوە بەردەوام دەژیت والله زۆر بە سەختی بەخوا یعنی جاری وە هەیە ناتوانم لە ڕێوە بڕۆم بەس ناچارم خزمەتیە پیرەژنانەش بکەم یعنی بە خۆم بە نەخۆشی مەجبورم ئیشکەم ئەوانە لە ماڵی نەبن ناتوانم بڕۆم نانێکی بکڕم کامتان باڵین ئەو مەچینی خەیاتیە دەبین و کامتان خەیاتی دەزانن ئەمە خەیاتی هەموو دەزان هەرسێک
هەرسێکتان بەێ بەس ماکینە خاتینی وڵی دەستیە هی دەستی بەێوڵە بەدەستی دەسەر باش پێشتر هیچ کات خەیتیان کردو خەڵک جلیلا دووری بوون بەلە لە ئیرانە دەم کرد دایکشتان تەندروستی تەواوی پێویستی بە عیلاجا بوو مانجێک هەموو ماڵی لاز دەخۆن هەمووتانە سکێم خینیم هەیە ئەوە دکتۆر گوتی دەبی چاوی خۆ عملیات بکەیت ینی هەمووتان گرفتی تەندروستیتانێ گرفتن هەنە فاحست شتن هەنە شەش مانگ دەبی بچم دەست پێم نەگیراوە فەرم دادەشات فەرم داد فەرم وەرێرۆ نانا وەرە مردی خان دەستە خۆش بێت بخوێنەوە هەمە فاحسێ منم دیشەڵا تەندروست باش دەبن سەڵامە بشن قەت خەوتان بینیوە خەو ببینن ببن بە ساحەبی خانوو خەیاڵکەن هەزرکەن بووە ناامید بوون خەویش ناوڵە خەونم دی بابێ من خانیای بوومە پشوشای چا کرده بوو ئەمە کەی و خەونت بینی یعنی دوسێ مانگ پێشی ئێستا خانیەکی پشوشەی چاکرد بوو بڵندش بوو هەند ڕۆنابوو زۆریش ڕۆنابوو واللهی بە ڕەمەزانێ ڕاستە بابم دەیگوت هیچ قسەشی نەکرد هەف ئیشارەت گوتێمە وەرم بڕۆنە سەری وەرم بڕۆنە سەری ئەوەی کرد وەرم بڕۆنە سەری ناوە خانیە شوشەی نشکن هەر تەواوە یعنی ئەوەش بوومە تاقیکردنەوەیەکە مادام بە خۆت بینیوە ئەمڕۆ یەک شیرینی بچووکمان بۆ ئێوێنەوە ینی دیاریش بچکۆلێ ئەگەر و لێمێ هاتنی بۆمە هەموو دنیا گەورە زۆر ماجید خان ئەگەر یەکێکە لە سەر بازەونەکانی دەستگای خێرخوازی بارزانانی یەک بۆکسێکە وزە نازانم چی دیدای بەڕاستی چاو خۆش بی سپاس هەموو دنیا هەر هاتنانگۆ کامتان دەیکەنەوە یان خۆم بیکەمەوە خۆ بکە هیچشی تێدا نەبێ هەرچی قسمەت بی هەرچی قسمەت بی ینی ئەوە بەدەستی منەوەی هەزری چی دەکەم خەیاڵی چیەکەن چی تێدا بێت گە قورعان بێ قورعان بێ بوومە هەدیە پێم خۆش بە قورعان بێ هەدیە بکەین جوانترین هەدیەیە زۆر سپاس بەیەوە لە موداچی تر خەمی خانوتان نەبێت لكن لا بحاجة بونجو هم يا ببيتو ئەمە دەستگای خێرخوازی بارزانی دیاریش بچووکە بۆ ئێوەی داناوە ئێوە شایستەیەوە خزمەتێکی زۆری ئەم نیشتیمانەتان کردووە چی خۆتان چی خانەوادەکەتان شایستەی ئەوەن بەڕاست خدا لە هەموو گەورەترە بەس ئەوە لە هەموو تشتێکی گەورەت جاو بەس خانوویەک نییە تەواوی پێدەویستەکانی ماڵی تێدایە هیچ لێرە نابین دەست بە ژیانێکی نەدەکەین ئینشەڵا دەرکا بە حەشتە بۆنگۆ هەمووا ببیتەوە ئینشەڵا دەرکا بە حەشتە بۆ ببیتەوە یا ڕەبی خدایە ئینشەڵا ئامین ئینشەڵا هەرچی دلەیەکی خۆشکەتن خدا لە دنیا و قیامەتە دلێم خۆشکە یا ڕەبی ئەمە دیاریش بچوشی دەستگای خێرخوازی بارزانیە شکر ئێمە داوای لێبور نەکەین شکر خدا کە زۆر درەنگ هاتوین دەبواە زۆر زووتر بینە خزمەتیەوە دایکەشینە پێم وایە لەبەری و باری تەندروستی تەواو نییە نەهات نەیتوانی دابنیشێ تا ئێستا ئاگاشی لێ نییە جا بۆ نەچینەوە خەبەری بینێ دەستگای خێرخوازی بارزانی زۆر ورتر لێەوە کۆڵاوەتەوە ئەمە دەزانین ئێوە تەنانەت خەیاتیش دەزانن تەنانەت مەچینەشمان بۆ داناون بۆی تر لێوێش خەیاتیش مادام بوتان هەمووتانمان یعنی جێ سوپاسی گەورەتر لە سوپاسیە تەشەکر ناوێ مە خزمەتکاریەوەی وەکو دەستگای خێرخوازی بارزانی خزمەتکاری ملتی خۆمانی یا ڕەبی خدا ئینشەڵا سەرفرازکە لە دنیا و قیامەتە سەڵاتی دلەیەکی خۆشکە خدا دلێ لە خۆشکە با بچینەوە خەبەرە بە دایکتان بین پێم وایە ئاگای لێ نییە حەزەکەم خەبەرەویش بیزانێت گوتی کچمەوە بۆ چات نەگوتنی چنیە نا دکتۆرن دی دەرمان عیلاجا بۆ مەینن ئێجا عیلاجە منش ببەنی منش ببەن گوت وا دەزانێم بۆ عیلاجیاتینە ئەو خەبەری پێ بڵێ خانیەکیانێ بۆ مەینایە
ئێستا دەچین کلیل هەیە کلیل لە ئاینای دەچین خانی خۆ بینین لێ ئێستا دەچینە ناوی خوانەکات دەستگای خێرخوازی بارزانی خانوویکی بۆ دابینکردن بە تەواوی کەلوپەلەکانەوە خلاص چ دیگەیت ئەشیای خشکا منە بجێ گوتە خانی من قەبرێ منە یا بکات چۆ ئەوەی نەدی ئینشەڵا ڕۆحی ئێوارگای لێمان دەبێت ڕۆحی شاد دەبێت ئەم شەو لە هەموو شەوەکانی خۆشتر دەبێت کچکەتر بوو خالی خۆی دەدوانە ئەمە سەرنەتکارە سەرۆکینە ئەمە گەلێک سام ئەمە خزمەتکاریەوە غەرامە خانی خۆ نەدێ ئەشیای بووکە قۆلی بەمە لەو خانی ئینشاڵڵا ئەم شەوی لە هەموو شتێک خۆشتر دەبێت خدایەتی کەین و سپاسان بۆرە بەرگانی زۆر نەهامەتین دیتن زۆر قسەت خشکام لە بیرا من ناچێ زۆر غێری بێمەدیتە زۆر نەهامەتین دیتن زۆر قسەت خشکام لە بیرا من ناچێ زۆر غێری بێمەدیتە مەمنونی مەمنونی هەنگۆنیە مەمنونی داهاتە نەدیت خانی خۆ ئەو ئاوارە گیاشت بێ ئەجرە پاداش نیارنێک خودای جەدەلی من خۆشترە داهێ ئەمە چاوەڕی بەڕێستان دەکەینەرەمان بێکەوەکو دەستگای خێرخوازی بارزانیمە دەچین ناو خانوویەکەوتر بەجێتان دێڕن بۆ ئەبە دیێرە بەجێ بڵە هیچ شتێک لەگەڵ خۆتان بمن لەوێ تەواوی کەلوپەلەکان ئامادەکراوە بە هەنگاوە ماندووەکانی دایکەشینە هەنگاو دەنین بەرەو ژیانێکی شایستەتر کە چیتر ئەم دایکە و چوار گەورە خوشکە دڵیان بە ماگە خێراکانی کرێچێتی ڕانەچەڵەکێت. بەخێر بن بۆ ماڵی خۆتان ئەمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئەمە دیارێکی بچووکە بێوەمان داون هیوادارم بەدڵتان بێت بشڵە ئەرکتان کردەوە زۆر سپاس لەسەر و بارزانیکەن دەستگای خێرخوازی بارزانی بابی فەقیر ژارایە هەمزە پشت و پەناهێمەیە هەمزە پشت و پەناهی فەقیرە ئیشەڵڵا خوددان لێ ڕازی بی مەسرور بارزانی سەرۆک بارزانی ئەمەش سوپاسیەوە دەکەین دڵخۆشین کە دەبین و ناو خانوونیەکەتانە دڵتان پێی خۆشە بەڕاستی ئێمە خزمەتکاری ملەتی خۆمانین هیچ پێداویستیشترتان پێویستە؟ ناڵە هەر کەیف خۆشیان گۆ بیشتەڵ هەرمزە کەیف خۆش بن هیچی کەم و کسری نییە هیچ هەمووی تەواوە ئینشاڵڵا بۆ هەمی شار وا دڵخۆش دەبن ئینشەڵڵا خوددا دڵین گوێمیە خۆشکەی سەرۆک بارزانی هەمووە ئەمەی تر لە ماڵەنوێکی ئەوایەوە بەجێ دێڵن ئینشاڵڵا ژیانێکی نوێ دەست پێ دەکەن ژیانێکی خۆشتر و شایستەتر ئینشەڵڵا مەمنون سوپاسین سوپاسی هەمان دەکەین دەستان خۆش دادەزوبێت پێم وابێ دەستگای خێرخوازی بارزانی توانیوێتی شتێکشی بۆ دامین کە باسیەوەی کرد کە چۆکی با بڵێن ڕیباتی سەڵیبەت بسراوە نییە کێشەت هەیە
ئەو لێم پرسی وتت تێچۆکەی چەنە وتت نازانم ناوڵە بەس نازانم ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆ دەدە چمان کە دەزانی تێچۆکەی چەنە بەڵێ. بۆی کە بڕەپارەیەکمان بۆ داناوی ئیشەڵە بە تەندروستیش باشەوە نەشتەگەرێکەکەت ئەنجام دەدەیت زۆر سپاس و دەکەم سپاس ئەو بۆ مەمنون. نەخۆشەکەی ئەرک و کێشە سپاس خزمەتکاریەوەی مەمنون. دەستگای خێرخوازی بارزانانی توانێتی دابینی بکە سپاسی دەستگای خێرخوازی بارزانی سەرۆک مەسروی بارزانی تەک تەکی هەنگ و عەزیزان هەمووە ئەرک و کێشە زەحمەت و کێشە ئەمە داوای لێبوون دەکەین درەنگ هاتوین نه، ئێوە شایستی تەواوە، ژیانێکی تەواوە. باشتر ئەوەش تاقیکردنەوەیەکی بووبۆمە ئینسان دەبی سەختی و ئاسانی هەمووی ببینی ژیانە خۆدا سپاس و ئینشاڵڵا دکەین لە خۆشییا دەژین باقی تەمەتان بە خۆشی تەشەکر، تێپەڕێت مەمنون، تەشەکر پێم وا بێ بڕەپارەیەکیش بەو بەدەچوونەی کە تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی کردوێتی بە تایبەتی لەقی سۆران پێم وایە بڕەپارەیەکیش قەردارن بەڵێ بۆی کریخانەوە بەڵێ ئەمەشمان بۆ دابین کردوون خۆش ربی سپاسیان گو همیان کن خدا ولی رازو بی دزگاه خیرخوازی بارزانی انشالله همیشه سرکوتو بی انشالله همیشه پرو تیر بیده انشالله باب فقیر جاریه ئێمە ترە ڕۆینەوە بەجێ دێڵین ئیشاڵە ژیانێکی نوێ و خۆشی دەست پێ دەکەن خدا لە ڕازی ماڵیەوە ئاوا بێت مالین گوش ئاوا بیا زۆر سپاستان دەکەین خدا ئەجر پاداشی دنیا قیامەت تایبەتی ئینشاءالله ژیان پێویستی بە هەوڵ و ماندووبوونە هەوڵ بە تەنها بەس نییە ئەگەر پاڵپشتیش نەبێت دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە پاڵپشتی خانوادا لێو بەبارەکانە بۆ ئەوەی دەستگیرۆیان بکات تا لەسەر پێی خۆیان بوەستن و دەست بە ژیانێکی نوێ بکەن